هيشمي شوال هيشمي باشو ئامۆزای خۆی نەبووە، هیچ سەرچاوەیەک ناڵێت ئامۆزای خۆی بووە. ئەو سەرچاوانی کە بوومە ڕوونەکەنەوە وەلی دیوانە گوایە بە پێی سەرچاوەکانەوەوانە مامۆستا عەلادی سجادی و مامۆستا نەجمەدین مەلا و مامۆستاکانی کێژەمانە باسیەوەکەن کە لە بەکراوە لەدایک بوو بێت. لە سێ سایقیش وەفاتی کردووە کە لە دیوان و لە بەشەکانی کا هەیە. ئێستش گۆڕێکی هەیە لە سێ سایقە، ئەمە دیارە و خەڵک سەردانیەکات و زۆر جار عاشقەکان ئەچن لە تەنیشتا وێناگرن و معشوقەکانی خۆیان. خۆشبەختی ئەمەش لەوایە ئەگەر مەجنون نەیتوانی بێت عاشقەکەی خۆی بلاوێنێ بە زمانی شعر، بەڵام وەلیەکەی ئێمە توانی وێتی شەمەکەی خۆی بدوێنێ و ئێستا قسەکانی وەلی دیوانە کەوتۆتە سەرزاری عاشقان و معشوقەکانی خۆیانی بێدوێنن. شەم چی وەلی بووە بۆچی پێ نەگەشت؟ شەم هەندێک دەڵێن دەستگیرانی بووە، هەندی مەلاوی سف کە بە حساب لەو حجرۆ بەشانە کە دەرسی بە وەلی دیوانە وت بێت لێوە دەرکی کردووە کە شەم و وەلی دیوانە عاشقی یەک بوون. دوایەوە برایەکی وەلی دیوانە دەروێشی برایەکی شەمە کوژێت ئەبێ بە کێشەیان. ئەم دوو بنەماڵەیە لەو سەردەمەوە بووە بنەماڵەیەکیان سەر بە تەریقەتی قادری بووە کە بنەماڵەی شەم قادری شیروانی پێڵێن و بنەماڵەی وەلی دیوانیش سەر بە تەریقەتی نەقشەبەندی بووە. ئەو خێڵەیان بڵێن خێڵی قاری شیروانە دراوە بە ڕۆخزاییەکان بەگزاکان کەوتۆتە بینیانەوە بۆ ئەوەی لە کوشتار لەوە زیاتر نەبێ. هەتا دەنگۆک هەیە کە گوایە وەلی دیوانش کوژرا بێت، چونکە لە شعرەکانی ئەگەر هەڵی بسەنگێنیت و جوان وردی کەیتۆ برینار کراوە، هەر بریناریش کراوە، چکا برین بە جەستەیەوە دیارە لە شعرەکانیان بە وردی ئەگەر لێکۆڵینەوەی لەسەر بکەی بۆ ئامۆزای خۆی نەبووە، هیچ سەرچاوەیەک ناڵێت ئامۆزای خۆی بووە. بەڵام ئەوان لە خێڵێکی کە بوون، ئەمان سەر بە خێڵی کوڕی بڵێن حەمەسووری سۆفیا حسەینی کەچەڵی بوون لە کەماڵە، چکا تیرەمان هەیە لە ناو کەماڵایی سە مەسەلەن جاف فیدراسیۆنی خێڵە، هەموو خێڵەکانی کە کۆ کاتوی لە خۆیە. جاف تەنها یەک خێڵ نییە، جاف فیدراسیۆنی خێڵەکان لە خۆیان کۆکاتۆ. بەڵام لە یا تیرەکانمان هەیە، ئەم تیرەی مەسەلەن بۆی کەوی کە دوایی هۆزەکان یەتە پێشەوە بنەماڵەکان، ئەو بنەماڵەی کەچەڵەیان پێڵێن، بنەماڵێکە قاری شیوانە بنەماڵەیەکی کەی جیاواز بووە، هەر تەریقەتەکەیشیان جیاواز بووە. ئەگەر ئامۆزای یەک بنایە هەمویان سەر بەو تەریقەتە بوون، بۆیە ئەوە کەوێتە دەور و پشتی دسکەرەوە لای شێخانی تەریقەتی قادریوە شێخ حسەینی چرچەقەڵاو ئەوانۆ. بەڵام ئەمە کەوێتە ئەم ناوچەی شارەزور لای هارونیەکان دەمێنێتەوە، بەو شێوە کۆتاییان پێێت. بەڵام لە بەرەی بنەماڵەی وەلی دیوانە وەکو ئەو خێزانە خۆی بەس پەریخانی خوشکی نەوەی لە دوا بەچێ ماوە. ئیتر دەروێش و عەزیز و وەلی دیوانە هیچ مناڵیانەوە، چکە دوو خوشک بوون، یەکیان ئەرخەوان یەکیان پەریخانە، ئەوەی بە پێی سەرچاوەکان من گەڕاوم و براکانیشی وەکو عەرزم کردن عەزیزە و دەروێشە و وەلی دیوانەیە. ئەوانی کە کوژراون وەلی دیوانە شەر بۆ حاڵەتەوە هیچ نەوەیەکی کە بەچێنەما پەریخانی خوشکیان نەبێت، ئەوش لەبانی خێڵانە.